خاڵێکی تریان بریتە لە ململانەی عوسمانی و رووسی و ئینگلیزی ئەم جارە کە ئەمانش دیسان کارتێکردنیان هەیە لەسەر ئەو ئیمارەتی سۆران، ئیمارەتی میری کۆر یعنی میرە کوێر کە بریتە لە میر محەممەدی ڕەواندوزی کە ئیمارەتی سۆرانی دروست کرد لە ساڵی 1932 بۆ 1936. ئەویش کارتێکردنێکی گەورەی هەیە چونکە شخصیەتی میر محەممەد پاشای ڕەواندوزی شخصیەتێکی هەتا بڵێ بەهێزە، کاریگەرە، ئیداریە، سیاسیە، چاوکراوەیە کە دوایی ئینشاڵە دێمەوە سەر ئەوەی کە ئیمارەتەکەشی کە دروست کردووە چ کارتێکردنێکی گەورەشی لە ناوچەکە هەبووە، بەڵام بەداخەوە ئەویش هەر ڕووخاوەتەوە. لەو فترانەیە دیسان ئەبێ هەر ئەوەشمان لەبیر بێت دوای میر محەممەد بەدرخان لە ڕۆژهەڵاتی ئەناضۆلە کە ئێستا بڵێ نەکەوێتە کوردستانی باکوورەوە ئیمارەتێکی بە قووەتی خۆی دروستەکە لە مەدای 5 ساڵە ئەبێ بە یەکێک لەو ژمارە قورسانەی کە لە هاوکێشەی ململانەی سیاسی ئەو سەردەما کارتێکردنێکی گەورەیان ئەبێ. مهمە باس لەوە بکەین کە دەوڵەتی میر محەممەدی سۆران چۆن دروست بوو، کارتێکردنیشی چی بوو. ئەمە کە ئەمە باسی بکەم و تەرکیزی لێ بکەمەوە لەوەیە کە ئێمەی ئیسلامی لە مێژووی ئیسلامەتی خۆمانە ئیشکالاتێکمان لەسەر ئەوە نەبووە کە کورد بۆ خۆی قەوارەیەکی سربەخۆی بۆ خۆی هەبێ لە نێوانی ئەم ئومەتە مسلمانەیە. ئەگەر دەوڵەتێکی مرکزی ئیسلامی هەبوو بێ ئیشکالێکی تیانە ئێمەش هەمومان لەگەڵ یابووین مادام ئیسلامیە. ئەگەر نەبوو بێ و هەریەکە کیانێکی بۆ خۆی دروست کرد بێ چ ئیشکالێکیش لەوان نەبووە و نییە ئێستاش ئەگەر کوردیش بۆ خۆی کیانێکی سربەخۆی بۆ خۆی دروست ببێ. ئێمە کە ڕەخنە ئەگرینەوە لە سەرانی کوردی ئەلمانیەتی ئێستا لەبەر ئەوەیە کە ئەڵێن ئیرادەی سیاسیان ئەو ئازایەتی لەگەڵ نییەوەکو ئەو میرانە بتوانن لە بارودۆخی گونجاوە بتوانن شتێکی وایە ئەلانکەنەوە. ئەوە ڕەخنەکە لەسەر ئەوە دێتەوە وەکە مقارنە ئەکرێنەوە بە یەکتر علاقان لەسەر ئەو شێوە هەیە ئەگەر چی حساب بۆ ئەوشەکەین کە زەمانەکەش دیسان گۆڕاوە. میر محەممەد پاشای سۆران کە بە میری کوێر مەشهورەیان میرە کۆر تەمان بەلەجێ هەولێر ماوەیەکی زۆر حکمی کوردستانی باشووری کردووە. ماوەکە زۆرەکە طبعا ماوەکە کەمە 8 ساڵە، بەڵام دەوڵەتێکی گەورەی دروست کردو توانیوەتی کارتێکردنێکی گەورەی دروست بێ بەڵکو ئەتوانرێ بوترێ کە گەورەترین شخصیەتی کوردی چرخی 19هەمە. کارتێکردنەکەی لەسەر دەوڵەتی عوسمانی هەیە، کارتێکردنێکی وا کە کەمتر نییە لەوەی محەممەد عەلی پاشا، چونکە پەیوەندیشی لەگەڵ محەممەد عەلی پاشا هەبوو. ئەمە بەڕاستی تەسیراتێکی گەورەی هەیە. ئەو شوێنەی کە ئەو تایە دروستی کردو ئیمارەتەکەی ئەو ئەکەوێتە بڵێن ڕەواندوز و خواری ڕەواندوزەوە، بەڵام نفوز و دەسەڵاتی دێتەوە هەتاکو ڕانیە و کۆیە و ئەوانەی هەموو لەژێر دەستی بابانیەکان دەرهێنا و دوایی ئەڕاتەوە تەبان هەتاگاتەوە نفوزێکی گەورەی بۆ سەروتر و بۆ دروست. ئەو لە ساڵی 1928 تا ئیمارەتەکەی دروستەکە، یعنی کە ئەڵێن ئیمارەتەکەی دروستەکە ئەبێ بەڕەسمی ئەبێ بە میر بەیعەتی پێدرا. عادەتەن لەو سەردەمەشە هەر ئاوا بۆ لەسەر دەستوری ئیسلامی بەیعەتی پێدراوە. ئەنجە دوای دەسەڵات زیاد دەکاو دێتەوە بۆ سەر هەولێر و تەبان هەولێرەکەوێتە بەردەستی و ڕانیە و کۆیە و ئەڕواتەوە تا ئاڵتون کۆپری دوایی محاصرەیەکی مووسڵەدا، بەڵام ناچێتە ناوی چونکە ئەزانەیە ئەبێ بە حربێکی ئیستینزافی قووەتەکەی زۆر لە دەست دەچێ، چکە زانی کە نادرشا کاتی خۆی ئێرانی بڵێن نادرشای فارس هاتیش و 40 ساڵیش محاصرەی تر گەمارۆیدا، بەڵام نەیتوانی بچێتە ناوی. لەبەرەوە ئەم ئەقلی زۆر بۆ پێشکا کە ئەو نفوزە نەیە لە منطقەیەکە سەرفکە کە ئەوەندە کارتێکردنی لەسەر کیانە کوردیەکەی خۆی نابێ. دەسەڵاتی زۆرتر طبعا ئەو کە ئەوە شوێنانی کەوەکو ئاکرێ و دوهۆکومانی هەبوو کەوتو بە بەردەست ئامێدی و ئامێدی طبعا یەکێک بە لەو شوێنە ڕئیسیانەی کە قەڵایەکی بەهێزی شەڕ بووە. نفوزی گەیشتۆ تا گەیشتۆتە ژەنگار یعنی سنجار، پەڕیوەتەوە بۆ ئەو دی و کە ئێستا ئێمە پێڵین ئەو دی و گەیشتۆتە منطقەی جززیرە و نسیبین و ماردین و کە هەمویان ئێستا کەوتونە ناو چوارچەوەی وڵاتی تورکیاوە. لە ساڵی 1835 دەسەڵاتێکی وا گەورەی بۆ دروستە بێت دێتەوە بەرەو ئیتیجاهی ئێران، نفوزێکی وای بۆ دروستە بێ ئەم جارە ئێرانیەکان یعنی کوردی ڕۆژهەڵات ئیستیقبالیەکەنەوە بەو سەیفەتەی کە ئازادی خوازێکە، چونکە وەکو حسین حوزنی مکریانی باسیەکە لە باسی میرانی سۆران باسی ئەویژەکە باسیەوە کە خەڵکی ڕۆژهەڵات ئومێدیان بۆەوە بوو کە ئەوانیش
بخاتە سەر ئیمارەتەکەی خۆی واتە لەو نفوزەی کە کارتێکردنی سەفەویەکانیان لەسەر ویان قاجاریەکان کە شیعە بوون و فارس بوون دەربێنێ و بیخاتەوە سەر ناوچەکەی خۆی طبعا ئەمە دوای عقوبەیان درا و لەسەر ئەوەش سزایەکی زۆریان درایەوە. بە هەر حاڵ میر محەممەد پیاوێکی سەرکەوتووە سیاسیەکی لێهاتوو بووە ئیداریەکی ئاقل بووە ئەسکەریەکی زۆر بلیمەت بووە لە نمونەی یەکەم پەی زۆر بەشت بردووە متابعی وڵات ڕووداوەکانی دەرەوەی ئیمارەتەکەی خۆی زۆر کردووە بەدەسەڵاتێکی باش توانیوێتی هەرچەندە بە عسکەریش توانیوێتی بۆ نمونە عشیرەتی برادۆستەکان بخاتە ژێر دەسەڵاتی خۆی و برادۆستەکان ژمارەیەک بوون لە ململانەی ئەو زمانەیە چونکە هەم خۆیان ئازا و بە قووەت بوون هەم ناوچەکەشیان ناوچەیەکی محکەم و عاسی بۆ کەم کەسیش توانیوێتی سەیترە بکە بەسەریانە بەڵام میر محەممەد توانیوێتی ئەوانش بێنێتەوە بۆ لای خۆی. هەروەها لەو فترانەیە توانیوێتی ئەو کیانە گەورەیە دروستکە بەڵام لە هەمان کاتی شاوانە بووە کە خوێن ڕێژێک بێ بێ هەموو شتێک هەر بە شەڕ بکە محاولەیەکی زۆری لەگەڵەوە کردووە کە دڵ و دەرونی ئاغاکانی تر یان میرەکانی تر یا ئەو کەسانەی تر کە هەیە بەلای خۆیان ڕاکێشێ شارەزاییەکی باشیشی لە گۆڕانکاریەکانی رووسای قەیسەری و بەریتانیا ئەوانە هەبووە پەیوەندی لەگەڵ محەممەد علی پاشای میسر هەبووە توانیوێتی لە کوردستانە هێزێکی باش و قووەتێکی نفوزی چاک دروستکە توانیوێتی ئابوووریەکی باش دروستکە بۆی سوپایەکی گەورە پێکەوەنێ ئەنجا توانیوێتی کارگەیەکی دروستکردنی تۆپ دروستکە لە کوردستانە کە بۆ یەکەم جارە لە کوردستانە جەیشێکی ئاوا تەشکیل ببێ و 200 تۆپی هەبێ ئەوەش طبعا کارتێکردنێکی گەورەیە کە لەو سەردەمە ئەو نفوز و قووەتەی هەبووە. لە ساڵی 1933 یەکێک بە ناوی دکتۆر ڕۆس کە پزیشک بووە لە قونسولیەتی بەریتانی بووە لە بەغدا ڕۆیشتووە بۆ ڕەواندوز و طبعا ئەوانە عادەتەن هەم راپۆرت نووس بوون وەکو ئێستاش زۆر جار هەر بەناوی دکتۆریشەوە ئەهاتن حتا بۆ لە زمانی بەرزانیە ئیسرائیلیش هەر بەناوی دکتۆرەوە ئەینار بۆ لای بەرزانی وە لای ئەوانی تریش هەتا ئێستا شەرمی لە هیچ شتێ نەماوە هەموو کەسێک دەتوانێت پەیوەندیەکان بە هەر شێوەیەک بێ دروستکە لەگەڵ خەڵکانی ترا. ئەم کابرایام دکتۆر ڕووسە دێ بۆ لای میر محەممەد ئینطیباعێکی زۆر عجایبی بۆ دروستە بە بەرامبەری بەڵام ئەوەی پێی سەیرە بێ کە ئەمەڵێت دکتۆرم ئەوەی بەلاوە سەیرە بە کە یەکەم شت لێ پرسێ ئەڵێ عیلاجی نەخۆشی کۆلێرا چۆن ئەتوانین بکەین لەم ئیمارەتەیە. دکتۆرەکە طبعا ئەوە ئەڵێ بەلامەوە کە سەیرە ئەو ئەژدانێکە نەخۆشی کۆلێرای و ئەپرسێ لە دەرمانەکەشیانی یعنی معناوە هەوڵێکی باشتریشی داوە طبعا. بە هەر حاڵ میر محەممەد زۆر ئازاو لێ هاتوو بووە حتا ئەو سوپای دروستی کردووە سوپای ڕەشید خانی شکاندووە کە سەر بە دەوڵەتی عوسمانی بووە لە حەریرە وای لێ کردووە کە بە شەو خۆی بدزێتەوە هەرچی چەک و تفاقیشی هەیە لەو ناوچەیە لێ بەجێ بمێنێ بۆ ئەو. ئەمە کارتێکردنێکی گەورەی هەیە. ئەو کەسانی کە دیراسەی میر محەممەد و ئیمارەتی سۆرانیان کردوێکی وەکو دکتۆر کاوس قەفتان کە باسەکەڵێ ئایا هۆی چییە سەرکەوتنەکانی هۆی چییە ئەی گەڕێنەوە بۆ ئەوە لە کتێبی چەند لێکۆڵینەوەیەک لە مێژووی بابان هەروەها تەمان سۆران و بۆتان و ئەوانش هەر باسەکە. یەکەم ئەڵێ لەبەرەوەی ناوچەی ڕەواندوز و ئەترافەکانی زۆر محکەم بوون زۆر عاسی بوون. طبعا هەر ئەمە قسەیکی ڕاستە ئینکاری ناکرێت هەر کەسێکیش ئێستاش چوبێتەوە بۆ ڕەواندوز و شارەزابێ ئەزانێت کارتێکردنێکی سەربازی زۆر گەورەی هەیە. هەر کەسێکیش کتێبە عسکەریەکانی جێیشی عراقی بخوێنێتەوە کە چۆن شەڕی خەلیفان و ڕەواندز و گرتنی گەلی عەلیبەک باسەکەنەوە ئەزانێ کە بە چ معاناتێکیش توانیویانە ئەو دۆڵە بگرن. دووهەم ئەڵێ لەبەرەوەی ئەو منطقەی کە ئیمارەتی سۆرانی لەسەر دروست بوو بوو ناوچەیەکی تیجاری بوو ئەمەش معروفە حتا ئێستاش هەر ناوچەیەکی تیجاریە لە ڕسمیاتی دەوڵەتی عێراقیشە خەریتەکەی کە ڕسم کراوە بە جادەیەکی جیهانی ناوە برێ کە بەڕەواندوزە تێپەڕێوە چێتەوە بۆ حاجی هۆمەران و لە شیوە ڕەشەوە ئەچێتە ناو پیران شەهرەوە. ئەوە خەتێکی گەورەی ڕێگای ناسراوی جیهانی. ئەوەش کارتێکردنێکی هەبووە چونکە لە تەرەفی خوارەوەشی مەسیحیەکان نفوزیان هەبووە لە تەرەفەکەی تریشەوە لەو سەرەوە هەم کوردەکان و هەم بە شێوەیەکی گشتی ئێرانەکان و دەوڵەتی فارس. هەروەها لەو فترێشە دەوڵەتی عوسمانی خۆی لە زەعیفیەکی زۆرە بینیەوە کە خەڵکانێکی تر زۆر هەبوون حتا لە ئەستەمبوڵە خەڵکێک هەبووکەوە ئیستقلالێتی خۆی نیسبیەن ئیستقلالێتێکی نیسبی بۆ خۆی دامەزراند بوو لەبەرەوەی ئازایەتێکیش بوو بۆ میر محەممەد کە بتوانێت ئەو هەلە بقۆزێتەوە و کیانێکی ئاوا دروست بکە. وە لە هەمان کاتیشە بابانیەکان کە لە ئاخری عمریانە بوون ئەوانش زەعیف بوو بوون
ئەوانش 200 ساڵێک بۆ حکمیانە کرد ئیمارەتی ئەوان زەعیف بوو فرسەتێکیش بوو بۆ ئەوەی کە ئەمان بتوان کارتێکردنێکیان هەبێ وەکو میر محەممەدی سۆران دەوڵەتی عوسمانیش چاوی لێ بپۆشێ هەروەها قۆنسولیەتی بەریتانی و ئەوانەی تریش بۆ ئەوەی کە نفوزی بابانیەکان کەمەکاتەوە والیەکانی بەغدا والی یەک لە دواییەکی دەوڵەتی عوسمانی لە بەغدا سەیرانە کرد ئیماراتی کوردەکان کە دروستە بن بابانەکان کە زەعیفن سۆران ئێستا دێتە جێگای ئیشکالاتێکی تیانێت چونکە بان نفوزیان چەند بە قووەت ببێ بەرەو ڕۆژهەڵاتی خۆیان زیاتر ئەکشن کە بۆ دەوڵەتی عوسمانی قازانجە چونکە ئەمانە هەمویان سنین و مەزەبیشیان شافعیە ڕێ لە بڵاوبوونەوەی تەشەیع و دەسەڵاتی دەوڵەتی سەفەوی و قاجاری ئەگرن ئەوەشیان دیسان بە تەقاری لەناردەوە بۆ ئیستانە کە بۆ ئیسلامبول یعنی کە بە منفعەتی ئەمان دیسان کۆتایی پێدێ بەڵام زۆر بەداخەوەم ئیمارەتە لە ناو خۆیان کێشەی زۆری هەبوو چونکە نفوزی هەندێک لە دەسەڵات دارانی دەوروبەری خۆی و کوبرا دۆستەکان و بابانیەکان و ئەوانی دەور و پشتی خۆی بە زۆر هێنا بۆ ژێڕکێفی خۆی و هەندێکیان لەگەڵەوەشە کە بە سیاسەتیش محاولەی لەگەڵەکردن بەڵام ئەوانە ئاسان نەبوو کە مل بنێن بۆ ئەمیرێکی ترکە هەروەکو خۆیانە بەڵام نفوزی زیاتر بۆ دەسەڵاتی زیاتر گرتووە بەدەستەوە